بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە بەرنامەی ڕەمەزانی زانایان جارێکتر بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە لە مانگە مبارەکەکەی ڕەمەزان و لە منتیقە و ناوچەی باڵەکایەتی و هاتین بۆ خزمەت جەنابی زۆر بەڕێز مامۆسای خۆشەویستمان دکتۆر مادح مەلا محەممەدی بەرزێوی و لە دێی خۆشەویستی بەرزێوە هاتینە ئەم ناوچە خۆشە و ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان پێشکەشەکەین. فەرموون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم لە بەرنامەی زانایان و ڕەمەزان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستین و لە خزمەت مامۆسایەکی زۆر ئازیز و خۆشەویستین کە جەنابی دکتۆر مادح مەلا محەممەد بەرزێوەیی و لە ناوچەی باڵەکایەتی هاتوونەتە خزمەتیان. حەزەکەین ئینشاء الله لە دوو ئەڵلقەی زۆر تایبەتە لە خزمەتیان نابین و باسێکی ڕەمەزان و ژیانی تایبەتی خۆیان و هەندێک لە واجب و سونەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و ئەو شتانی کە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ضرورە لە خزمەتیابین. مامۆستاگیان یاخوا بەخێر بن بۆ بەرنامە. سلامت بن جەنابشتان بەخێر تەشریف بن یا ڕەبی دنیاتان ئاوادان کردەوە، خواز لای بەخێرتان بداتەوە. مامۆستا ئەم باڵەکایەتی و ئەم ناوچەیە ماشەڵڵا ناوچەیەکی فراوانە. سەر بە سۆرانە یا باڵەکایەتی خۆی جیاوازە بڵێنی سەر باڵەکایەتی وەک عشیرەت ئەو عشیرەتی باڵەکایەتیە، ئەمما وەک ئیدارە ئێستا دۆڕە منجەر کە بەشێکی باڵەکایەتیە لە ڕووی ئیداری سەربەڕوان دوزێوەیە وە قەزا و ناحێتی کەرشی هەنە تەمانەوە قەزای چۆمانە گەڵاڵەیە قەسرەیە حاجۆمەرانە مەراکزی ئیداری خۆی هەیە، بەڵام ئێرە وەک عشیرەت هەمووی عشیرەتی باڵەکەتیە، بەڵام بە جیاوازی تەوزیعاتی ئیداری ئەو دەڤەرە سەر لە ناحیە ئیداری سەر بە قەزای ڕەواندوزە. ئەم دەی ئێوە پێشتر لەسەرەوە بوو کە ئاماژە زێوەی قەدیم لە قەتواڵی سیای زۆزگ بووە، ئێرە بەرزێوەیە، ئێرە بەرزێوێ ئێرە ینی عادی زراعی بووە و خەڵکە زیاتر لێرە کەشت و کاڵی کردیە، بەڵام دوایە پاشی ئەحداسی هەفتا ساری و ئاوارە بوون و نوسکۆ شۆڕش کوردی کە خەڵک چوە ئیرانێ و گەڕاوە جنوبی عێراق و پاشی هاتەوە کوردستان ئاوادان بووە، ئەو خەڵکە نەچۆوین دەرێت چونکە خەڵکێک هەم زیادی کردبوو، هەم ئەوێن دەرێش ئاوی کەم بوو، دوور بوو لە زادەی کارەبای نەبوو. ئەوێ زێوێ هینێک بۆ تقریبا چەند ماڵێک بوو، نێزیکەی 40 هەتا 45 ماڵ، ئێستا 400 ماڵە هەرجێ ناوی تۆ لێ دەرێ. ئێستا وێندەرێت چۆل بووە ئەو بەرزێوە ئاوادان بوویتەوە و بڕیاری ناحیە دەرچووە الحەمدولله ماینەوە بەس لە کارەکانی ئیداری بکەین. شوێنی مزگەوتەکە ماوە مامۆستا لەوێ؟ مزگەوتەکە مایە ئەگەر ملاحەزە فەرمی هەبینایە مزگەوتەکەی دیارە دەستکاری کرایە، یعنی گەنجەکان چۆن گوتان بە هەنەبی ئەو بمینی وەک ئاسەوار زێیەکی مبارەکە 100 ساڵ زیاتر عیبادەتی تێکرایە، چەندین فەقێ لەوێ دەرسیان خوێندێ، چەندین مامۆستا پێگەیشتیە. ئەوجا مزگەوتەکە الحەمدولله ئێمەش مزگەوتەکەتان ڕێگە بەرامبەر دیەکەی خۆتان هەر بەرامبەر الحەمدولله. ئەوە بەرەکەتی وێندەریە ئینشاءالله فەرموو قوربان. بەهاران و هاوینانیش. بەڕێزان جەنابی مامۆسای خۆشەویستمان جەنابی دکتۆر مامۆسا مەلا مادح محەممەد بەرزێوەیی یا جەنابی دکتۆر مادحی مامۆسا مەلا محەممەدی بەرزێوەیی کە ئەندامی ئەنجومەنی زانستیە لە وەزارەتی ئەوقاف و ئەندامی ئەنجومەنی باڵای فتوایە لە هەرێمی کوردستان و بەڕێوبەری مەدرسەی ئیمام غەزالیە لە بەرزێوە، واروە ئیمام خەتیبیشە جنابیان کە لە مزگەوتی جنابی باوکیان و باپیریان جنابی مامۆسا مەلا محەممەدی مەلا عومەربەگی بەرزێوەیی. مامۆساگیان ئێمە زۆر خۆشحاڵین لە بەرنمەیەکی ئاوایە و لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە خزمەتانەکەین و هاتینە ئەم ناوچە خۆشەی کوردستان و بە خزمەتی ئەم مزگەوتە قەدیمی جەنابتان گەیشتین کە زنجیرەیەک لە مامۆسایان و فەقێ و خەڵکی نوێش خوێنی مسلمانی ئیمانداری ئەم ناوچەی تیا بووە. مامۆسا مانگی ڕەمەزان و سەردەمە کۆنەکانی خۆمان یا ئەوەی جەنابەت بیری بێ یا بیست بێتێ ڕەمەزانی ئەوسا لەگەڵ ئێستا زۆری فەرقە.
بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. بخير تشريف بين أو ناو ودان كردو خواز زي بخير وداتو بخدمة كردن الدين. بەڵێ بەنسبەت مانجی ڕەمەزانێ ملەتی کورد لە دێر زمانەوە کە بە دینی ئیسلام مشەڕەف بووە و ئاشنا بووە خزمەتێکی جوانی ئەو دینەی کردیە و باش لە پەیامەکە و ناوەڕۆکەکەی حاڵی بووە و لە سایی مامەسایانی بەرز و بەڕێزی ئاینی زۆر بە ئیخلاسیەت و بە پاچی ئەو دینیان بەو ملەتی ڕاگەیاندیە لە پێناو خوای تەبارەک و تەعالە. ئەمجا ملەتی کورد بە ئیخلاسیەت ئەو دینە پاکەی وەرگرتیە و زۆر جوان لەگەڵ دڵ و دەروون و ڕوحی ئاوێتە بووە و بە هەزارەها زانا و دانا و سەرکردە و پیاوی گەورەی لێ هەڵکەتیە لە سایە ئەو دینە پاکە منەوەرەی کە کوردستانی منەوەر کردەوە و لە ضمنی ئەرکانەکانی ئیسلامیش کە ملەتی کورد ینی تایبەتمەندێکی خاصی لەگەڵ هەیە مانجی ڕەمەزانی پیرۆزە. مانجی ڕەمەزانی پیرۆز طقوس و تایبەتمەندی خۆی هەیە، بەرەکات و نەفحاتی خۆی هەیە، هەروەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی إن لربكم في دهركم نفحات ألا فتعرضوا لها. خوای جل جلاله ناوە نەفەسی ڕەحمەتی لەسەر زەویە بڵاوەکاتەوە و مانجی ڕەمەزانی شریکە لە ئەنفاسی ڕەحماتی ئیلاهی و بەرەکاتی رب العالمین و لەو سۆنگەیەوە ملەتی کورد تەماشای کردیە و زۆر جوان پێشوازی لێ کردیە و لە دێر زمانەوە بە حازرکردنەکی قەلبی لۆ ڕەمەزانی بە تۆبەکردنەکی نەسۆحی ئەدیتە و خەڵکەی کە بە تەمای گەیشتن بە ڕەمەزانی بۆ چاوەڕوانی ڕەمەزانی کردیە کە نێزیک بووە چووە سڵح و مەسلحەتی کردێ لەگەر ئەو کەسانی کەوا دڵگرانی لەگە هەبووینە هەر پێش ڕەمەزان هەر پێشی ڕەمەزانی خەڵک گوتیتی بەخوای نابیە من بە ژەنگ و تاوانی گوناحە و بسمەنا ئەو مانگە پیرۆزەی دەبی لە ئێستاوە خۆمی بۆ پاکەمەوە خۆمی بۆ سافکەمەوە و خەڵکی وجەها و پیاوی ئاینی و ڕیشتپی و پیامە قۆڵەگە بیان زانی باش سلەی ڕحم لە بینی خەڵکی ئەهلی گوند و مەملەکەت ساردایەتی هەیە ئەچون ئاشنانەکەیان کاکەبی کە خاتری مانجی ڕەمەزانەوە مە بە پێ ڕەمەزانی واسین عەفوی کە و ئەو خەڵکە ئاشتە بۆەوە و هەتا ئەو خەڵکەی کە برێم ئیلتیزاماتێکی وای توندیشی لەگەر دینی نەبووە چونکە بەشەر ئەنواع هەیە نەفسی مەسەلەن زەعیفە شەیطان فریوی داوە پێشی ڕەمەزانی جیرۆدەی تاوانێکی یان گوناحەکی بووە کە ڕەمەزان نزیکە بۆ ئەیگۆ بەخوای تازە ڕەمەزان هات ئەمن دەست لە گوناحی هەرەگرم تۆبەکی نەسوحیە کرد غوسلی تەوبەیە کرد شەرت و پەیمانی دەگە خوای نوە کردەوە ئەوە لە زۆربەی کوردستانی ئەوە مەلحوظ و دیتراو بوو خەڵک بۆ شێوازە یعنی استقبالی ڕەمەزانی کرد. ماوەسەگیانەمە حەزەکەین لە ئەڵقەی یەکەم بەشی یەکەمی بەرنامەکە کە لە دوو ئەڵقا لە خزمەت جەنابتان نابین خزمەت و سەرەتا حەزەکەم باسێکی سەرەتای ژیانی خۆتمان بۆ بکەی کە جەنابتان لەکوێ هاتوونەتە دنیاوە هەر لەم لادێ خۆشەی کوردستانە و باسێکی جنابی باوکت و جنابی باپیرتان بۆ بکەیت و سەرەتای خوێندنە چۆن بوو. ئەمە طبعا ئەو مەنتقەیمە کە تابعی لیوای هەولێرەیە مەنتقەی باڵەکەتی پێگوترێتن و ئەو تەحدیدەن ئەو شوێنێک کە مەیلەینە دۆری منجەلە ئەو دۆڵە منجەلە بەشەکە لە دۆڵی باڵەکایەتی کە تا حاجۆمەران امتیدادی هەیە بە فڕوعەکانی خۆیەوە. ئەمە لە دێر زمانەوە لێرە بووینە باپیری ڕەحمەتی مەلا عومەر بەگ لە بەگزادەکانی ڕواندزەیە لە ماڵی میری سۆرانە بەڕەچەلەک ئەگەڕێنەوە سەر ئەو بنەماڵەیە کاتی خۆی لە گوندی گەرەوان بووە لە دەڤەری ڕەواندوزێ ئەوجا دوایە کە گوندی زێوەی مارە خاڵانی منن کە مامۆستایان وەفاتی کردی ئەو کاتی لە سیەکانی سەدەی ڕابردوو بە مەشوڕەتی شێخ مەنا سادیقی ماویلی کە زاتێکی گەورەی ئەو دەڤەرەی بە گوندی ماویلیان کە بەرامبەر گوندەکەی مەیە پرسیان بەوی کردیەکە مامۆستایەکیان بۆ ببینیتەوە کە هەم لە شەریعەت هەم لە طەریقەت هەم لە ناحیەی عرفانی دەستی باڵابی چونکە ئەو خەڵکەوا پەروەردەکراوە ئەوجا ئەو باپیری ڕەحمەتی لویان دەستنیشانە کاونامەی بۆ ئەنووسی و خەڵکی گوندی ئەچەند دەیهێنن لە گەرەوان لە بۆ گوندی زێوەی گوندی خۆمان کە ئێستا پێگوترێ بەرزێوە وەلەو کاتیەوە باپیرم مەلایەتی ئەو گوندەی کردیە تا لە کۆتایی چلەکان کە وەفاتی کردیە بابم بە ڕەحمەتێ بیتاقانەی بابی بووە برای نەبووینە هەر خوشتی هەبووینە ینی جنابی باپیرت 100 ساڵ پێش ئێستا مامۆستا تقریبا 9 ساڵ تقریبا 1930 لەو حدودەی بوو هاتیە و ئێستا قەبری مبارەکیشی هەر لەوەیە گۆڕی لە قەبستانی گوندی سەرەیە کە پێ قەبستانی گۆڕە لە دامەنی چیای زۆزک
قبستانێکی کۆنی لێ قبری باپیرم لەوەیە لەگەر مردی هەموو مسلمانان. ئەوجا پاشێنجی کە بابم دێتەوە لە ئیران ئەو کاتی لە مەراحلی کۆتایی خوێندنی فەقیهاتی بووە کە دێتەوە لەسەر تەعزیەی بابی ئیدی خاڵانی زێوەی تەکلیفی لێ یەکەن کە لە شوێن بابی خۆی بە مەلایەتی گوندی زێوەی بمینیتەوە. ئەویش وە بە حەدیثا بە تەوسیەی شێخ مەلا سادقی ماویلی ڕەحمەت الله عەلەیه بابی ڕەحمەتی مەلا محەممەد لە جێی باپیرم مەلا عومەر بەک مەلایەتیە زێوەی وەرئەگریت و لەوێ ئەبیتەوە مەلا هەتا وەکو ساڵی شێستەکان لە شێستەکان کە بووە ئاژاوە و بووە شەڕ و کوشتار لە بینی حکومەتی عراقی و پێشمەرگەی کوردستانی طبعا حکومەتی عراقیە تا دەشتە دیانی هات ئەو منتیقەکەتە ژێر قەسف و تۆپ و تیارە هەر وەک حاڵی کوردان بە خۆزانین هەر بۆ شێوازەی بووە ئیدی ئەهلی گوندی زێوەی گوندەکەی چۆلەکەن و بەرەو گوندەکی دیکەی سەرەوەتر کە گوندی پیرسوانە زەیەکی محەسەن و ناوچایە و ئەمینترە برێم ئەچنەوێن دەرێ لە ساڵی برێم 65 و 66 ئەو کاتێک ئەوجا شێخ مەلا سادقی ماویلی خەبەر ئەدا دەرێ بە مەلا محەممەد بێتە لای من لە ماویلیان ئیسئناسن پێکەوە چکوانن هەم هەردووچیان عالم بووینەوە پیاوی طریقەت بووینەوە محەبەتێکی خواییان لەبینی بووە و شوێنەکەش لە جێی کە لێ بووە بە ڕەحمەتبی جێگە کە زۆر گونجاو نەبووە ئیدی لە 66 بابی ڕەحمەتی مەچتە ماویلیان ساڵێک پاشێنجی لە ساڵی 67 من لەوێ لەدایک بوویمە لە گوندی ماویلیان لەوێ ئەمینینەوە هەتاوەکو ساڵی 74 شێخ مەلا سادق لە ساڵی 70 وەفاتەکات بابی ڕەحمەتی 4 ساڵیش پاشێنجی مەلایەتیە ماویلیانەکە خزمەتی دینی لە مزگەوتی ماویلیانەکات ینی هەتا شێخ مەلا سادق وەفاتەکە جێی نایڵێ بەری هەر پێکەوە بووینەوە پاشێنجی 4 ساڵان هەر لە شوێنی ماوەتەوە بەڵێ ئەزا من لەوێن دەرێ تەمەنم گەیشتە 6 ساڵان برێم کە موالی 67 لە 73 من چوومە یەکی ابتیدایی یەکەم ساڵی خوێندنم لە گوندی ماویلیان بوو کە بۆ 74 بووینە پۆلی دوی سەرەتایی دیسا شۆڕەشی 74 شۆڕەشی کوردی دەستی پێکردەوە دوایە شۆڕش کە نسکۆی هینا ئاواری ئیرانی بووین لە کۆتایی 74 و 75 بدایەت 75 ئەمە چوینە ئیرانێ و ساڵێکی لە ئیرانی ماینەوە و لەوێ ساڵێکی بە زمانی فارسی پۆلی دوی سەرەتاییم خوێند هەر لەو ئۆردوگا و لەو مجەمەعانێکەوە بۆ ئاوارەکانی کوردان کراوە با بڵێن ینی ئیسفادە ماوەسە لە زمانی فارسی کرد ئەو کاتی بەڕێک ئەو کاتی ئیسفادەم کرد فێری زمان چکو منداڵ بووین و گسکە بووین و مامۆستایەکانمان هەموو فارس بوون ئەوجا پاش ئینجینەکە لە کۆتای 75 کە حکومەتی عراقی عەفویدا و خەڵک گەڕاوە ئەمەش هاتینەوە عراقی بەڵام لیان نەگەڕا بینەوە کوردستانی ئەمەیان پەرت و بڵاوی جنوبی عراقی کردین بە زۆرە ملێ ینی ئەمەیان ئەمە قسمەتمان کەتە پارێزگای نەجەف لە قەزای مەناذیرە ناحیە حیڕە گوندی لێ هەبات لەوێ ماینەوە چەند ماڵێکی کورد لەوێ ئەمە ینی دانراین و ئیقامەی زەبریمان لەسە بوو ناکرا بینەوە کوردستانی و بابم لەوێن دەرێ پاشی ساڵێکی داوای دامەزراندنی کرد مزگەوتێکی سوننەی لێ بوو لە قەزای مەناذیرە بە سیفەتی قورئان خوێن و بانگپێش لەوێ دامەزرا و ماینەوە مە تا ساڵی 79 ئەوجا هاتینەوە ناحیەی دیانە لە قەزای سۆران لەوێن دەرێ قۆناغی با بڵێن سەرەتاییم تەواو کرد و دوایێ قۆناغی ناوەندی و دواناوەندیم هەر لە سۆران تەواو کرد ماوەسەگیان بەنسبەت ئەو ماوەسانەی کە جەنابەت ڕەنگە هەرچەند تەمەنتان جەنابتان زۆر نییە کە بەڵام یا بیست بێتی یا بە خزمەتیان گەشتبی ئەو ماوەسا قەدیمیانەی ئەو سای خۆمان جەنابتان لە منتقا بە خزمەت کێ گەیشتون ئەگەر شتێکی کورتێ لە ژیانی لە مەناقیبە جوانەکانیانە بیر بێت بەڵێ مەزامە ئەو کاتی من خوێندنەکەم لە ئەکادیمی بوو بەڵێ منەک لە حوجرەی لە خزمەت مامۆستایانی گەورە خوێندنەکەم زیاتر ئەوەی کە عیلاقی بە علومی شەرعی و قورئان و کتابە سەرەتایەکان لە خزمەت بابی ڕەحمەتیم من خۆم حساب کە مامۆستای خۆم لە ناو ماڵی خۆم بووە لە خزمەت بابی ڕەحمەتی ئیستیفادەم کردیە و دوایە پاشەوەی کە پۆلی 12 ئێستا پێرێن 12 شەشی ئەعدادیم تەوا کرد ناوم گەڕاوە لە زانکۆی مۆسڵ لە کۆلیژی ئاداب بەشی زمانی عەرەبی و لەوێ کۆلیژی ئادابم تەواو کرد لە ساڵی 9 تەخەڕوجم کرد و ئەو مامۆستایانە ناودارانێک کە ئەو کاتی لە منتیقەی هەبوون
يعني یەک لە مامۆستا هەرە بە ڕێزەکان مامۆستا مەلا شەفیعی دیاڵەزی بوو کەوا هەم خاڵمە لەگەر بابی ڕەحمەتی ئەوانە ینی ژن بەژنیا کرد بوو خوشتیان دابوون یەکتری و مامۆستایەکی عالم و زۆر متەبەحیر و شارەزا بوو لە بەتایبەت لە فقی شافعی و زۆر متەواضع و زۆر ملکەز بوو لە بۆ دینی خوای تەبارەک و تەعالە و لە لایەکی دیکەش خاوەن عزەت النەفس و زۆر پیاوەکی مرد و بەغیرەت بوو لەسەر دینی خوای تەبارەک و تەعالە. ئێستا ئەو نەوعانە یعنی سبحان الله وەکو نمونە قەت لەبیر ناکە ئەو پیاوە گەورانە ئەمسالی بابی ڕەحمەتی و مامۆستا مەلا شەفیع کە باسم کرد و مامۆستا مەلا وەیسی گرت چی کە لە مەنتیقەی مە بە پیاوەکی عالم و ئەهلی مەدرسە و چەندین مامۆستای گەورە لەو دەڤەرەی ئیجازەیان لە خزمەتەوەی وەرگرتیە و مامۆستا مەلا مستەفای دارولسەلامی کەوا قازی شۆڕەشی بوو و پیاوەکی عالم و گەورە بوو هەر لە دەڤەری باڵەکەتی وەخۆم ئیجازەی علمیم لە تەرەف جەنابیان پێکەڕم کرایە و من مجازی ویمە بە فەخر و شانازی و افتیخارەوە و ئەو دەڤەرە خۆی باڵەکەتی بەعام کەم گوند هەبووەکەوە مەدرسە و مامۆستای گەورەی لێ نەبیکەوە ئیجازاتی علمی لەو مەنتیقەی ینی نەدرێتن و پیاوی گەورەی وەچی حاجی قادری کۆیی و وەچی مەولانا خالیدی ذوالجەناحین و پیاوی گەورە ینی هاتینە لەو مەنتیقەیان خوێندیە چونکە عالمەکی گەورەی وەچی عەلامەی ئیبن ئادەمی ڕوستایی کە لەو مەنتیقەی مەدرسەی هەبووە ئێرە دارولعیلم بووە مەنتیقەی باڵەکاتی ئەغلب گوندەکانی مەدرسەی لێ بووە و عالمی گەورەی لێ بووە و فەقێی هەر چار پارچەی کوردستانی بەڵکو غەیری کوردستانیش تەواجودیان لێرە هەبووە یعنی ئێستا فەقێ هەبووە لە مەنتیقەی ئەفغانستان و شیشان و فەقێی مصری لە میسڕی لە ئەفریقیا هاتینە فەقێی حیجازی هاتینە لەو مەنتیقەی ماینەوە لە ڕەوان دوزەی لە باڵەکایەتیە دەرسیان خوێندە لەکن ئەو مامۆستا گەورانە هەتا وەکو نسکۆی ساڵی 74 ئەو کاتی شۆڕش تێکس و خەڵک ئاوارە بوو ئیدی پاش هەنجینێکە کە خەڵک گەڕاوە ئێرە بووە مەحزوور ئیداری و دوایش کە شەڕی عێراق و ئیرانی دەست پێ کرد هەر بووە جەبهە مەنتیقەی حاجی عومەران خەتەکی حەربی بووە مەنتیقە هەمووی تەرحیل کرا ئیدی الحەمدوللا ئێستا وا خەریکە ئاوادانە بیتەوە شکر لەخوای ئێستامە لێرە لە بەرزەوەی مەدرسەمان هەیە و لە خزمەت فەقیانین و ئیجازاتی علمی لێرە ئەدرێ الحەمدوللا و لە چۆمان ئێستا مەدرسە کرایتەوە مەدرسەی فەقیان لە دوای ڕزگاری کوردستان و لە دوایەوە یەک ئەم مەدرسانە تقریبا دروست بۆ تۆ لە شوێنی خۆیان یا شوێنەوارەکانیان ماوە ساڵی 1991 پاشی ڕاپەڕینی پیرۆزی گەلی کوردستان طبعا چونکە حساری عراقی بەسەر بەبوو دوای عراقی حسارەکی دیخستە سەر کوردستانی خەڵک ئەو دەسەڵاتەی نەبوو کە بە تەواوی گوندەکان ئاوادان کاتەوە حوجرە و مەدرسان دابنێتەوە هەر فریای ئەوە کەت کە ژیانی خۆی ینی دابین بکە وەکو پێویست ینی لە نۆهەتەکان ئەوەندە نەکرا کە ینی جێی دڵخۆشی ئێمەی ئەهلی مەدرسە و علمی بین بەڵام هەر باشیش بوو چونکە ئەو کاتی لە ڕێی وەزارەتی ئەوقاف مەدارسی ئەوقاف دامەزرا و ئەغلب قەزا و ناحیەکان و پارێزگاکانی کوردستانی مەدارسی ڕسمی لێبوون تەوەجوهەکی باش بە ئەوەش بە هیمەتی مامۆستایان و یەکێتی زانایان و وەزارەتی ئەوقاف ئەو مەدارسانە تقریبا بەنەو ئەمما بۆشاییەکەیان پڕ کردەوە بەڵام هەر وەکو حوجرەی کۆنیش نەبوو حوجرەی کۆن ئەوە شتێکی تایبەتە چونکە منهەجەکەی جیاوازە شێوازی تەلەقی و دەرزگۆتنەوەکەی فەرقە بەڵام الحەمدوللا ئێستا ینی لەو چەند ساڵی ئەخیری جم و زۆرەکی گەرم و گوڕی ئەبینین لە مەسئلەی حوجرە و دەرسی فەقێ و منهەجی کلاسیکی قەدیم کە ئەو هەموو زانا و عالمە گەورانە لەسەر ئەو منهەجی پەروەردەکراینەوە بۆ شێوازی فێربووینە ئێستا الحەمدوللا کوردستان گەرم و گوڕە بە تایبەتی لیوای هەولێرە دەوروبەری ئەو مەدارسانە زۆر بوونەوە مامۆستایان کەی جنابتان کە خوێندنتان تەواو کردووە ژیانی هاوسەریتان دروست کردووە دواییش زیاتر بوونە مامۆسا و لە مزگەوتە مانەوە کەی بوو ئەمە لە ساڵی 1992 ینی ژیانی عائیلین پێکینە و پاش هێنجینێکە فترەی من تەدریسم کرد ینی لە مەدارسی حکومی بە دەرزگۆتنەوەی زمانی عەرەبی و پەروەردەی ئاینی لە قوتابخانەی دیانە ماوەی 4 ساڵە نەوێندەری مدەڕیس بووم لە دەی 1994 کە بابی ڕەحمەتی وفاتی کرد فراغەتێک پەیدا بوو لە مەنتیقەی و خەڵک چونکە زۆر محبی بابی ڕەحمەتی بوون و زۆر عەتفیان هەبوو لەگەڵی تعزیەکەی زۆر قەلەباڵ و گەرم و گوڕ بوو زانایانی مەنتیقەی هەموو بەشداریان کرد و بۆ ئیزماعەکی عام لە عولەمای مەنتیقەی کە تەکلیفیان کرد من لە شوێنی بابی ڕەحمەتی خزمەتی مزگەوت و قورئانی بکەم والحەمدوللا
يعني مهنة كان قوري وراجن قواستو لوزارة برودة بوزارة أوقاف وك إمام وخطيب لصار إنه تسار ولو كات يوما لجندي خمان لبرزوي إمام وخطيبا ولا زال إشيخون بردوام الحمد لله ولصالي نوهتو هشت نوهتو نو مدرسة شمان دانا ليرة مدرسة إمام غزالي هشتو تأسهت الحمد لله فترة شراء وستعين بحكمي ويكمن شون بخ تواكلني خويندني بالا لصاري 2002 لخويندني ماجستيري ورجيرام لزانكوي صلاح الدين بشي زماني عربي لكوريجي بروردا ولوي ماجستيري متواكل الحمد لله وباشي هنجينيكا ل 2007 وهشتي لو بيني لدكتوراه ورجيرام هلا هولي لزانكوي صلاح الدين كوليجي زمان ونامي ماستر ودكتوراه لسر روان بيجي قرآني بيروز الحمد لله بلاغة قرآن ولخوي بزيادة بتيدا خوي قونا معين وهاوكار بتيدا سركوتوبين وماوي زيادة لحفظ صال تدريس مكردية لمدرسي إسلامي مدرسي ابن آدمي علومي الشرعي لسوران كما مسمنا سعيدي رحمتي لصاري نهتو دو داي مزرانت موافقة إسالة زالمايا الحمد لله سامن كرة كانوا يكلا كرة كانوا ملوية توابي كردو إسالة كلية شرعية وكرة يدوميش مسالوية بولينويا وخوشم شازة صالان لوي خزمتهم هبوا وتسندين ما مستان بيجان ديك إسالة ما مستان الحمد لله هاشا خويندني شي تواب كرديو لزانكوش بوينا ما مستان الحمد لله وأنا ما البصران ديتو فترة شيش ل 2012 حتى نهاية 2000 حتى 2004 لپەیمانگای زانستی ئیسلامیەکان هەولێرێ لەوێ مامۆستابووم ئەو فترەی جێگیری ڕاگری پەیمانگای زانستی ئیسلامیەکان بووین لەگەر کۆمەڵێک لە مامۆستای بەڕێز خزمەتی ئەو قوتابی بەڕێزانەمان کرد لەوێن دەرێ بەڵام پاشێکە ئەو پەیمانگانە گوازرانەوە سەر کۆلیجی شەریعی سەرزانکۆ من گەڕامەوە بەرزیەوەی و لێرە ینی پەرەمان بە مەدرسەکەی خۆماندا مەدرسە ئیمامی غەزالی کە الحەمدوللا ینی کۆمەڵە فەقێکی بەرچاوی لێیە و لە هەموو ئاستەکان دەرس ئەخوێنن و کۆمەڵە مامۆستایەکی خۆشمان برا و برازایەکانم لەگەڵمەکە هاوکارن الحەمدوللا منتیقە بەو مەدرسەی ئاوەدان بوویتەوە و خەڵک پێی دڵخۆشە و ئەمەش پێ دڵخۆشن کە لە خزمەت ئەو مەسلەکە پیرۆزینە کە مەسلەکی باو باپیرانمان الحەمدوللا و ڕەجای دوعای خێرمان هەیە لە مسلمانان کە دوعای بە خێرمان بکەن کە لەسەر ئەو ڕێی بەردەوام بین إن شاء الله خوي گەورە تۆفیقی مولایە لەگەڵ جنابتان مامۆستاگیان مامۆستا پێم خۆش بوو نمونەیەکی زۆر جوانە بۆ باسکردم پێش بەرنامەکە یەکێک لە مامۆستایانی ڕۆژهەڵات بووە و ئەزانم مامۆستا قەدیمیەکانی ئێمە یعنی ژیانیان لە لادێکانە بەڕێوەبردنی مەدرسەکانیان یعنی ڕۆح و گیانیان لەسەر مزگەوت و مەدرسە و پێگەیاندن و خزمەتکردنی خەڵک دەرچووە ئەو مامۆستا قەدیمیانی ئێمە حەزەکەم نمونەکە هەر لە دەمی جەنابتەوە بیبیستین والله مامۆستای بەڕێز طبعاًەوە نمونەی بەسیتە لە تەضحیات و قوربانیدانی مامۆستایانی کورد کە چەند بە هەژاری چەند بە فەقیری ڕازی بووینە و لەگەر ئەو ملەتەی خۆیان ژیاینە زۆر ئیخلاصێتیان هەبوو لۆ دین و لۆ وڵاتی خۆیان لە قەومی خۆیان و زۆر جوان ئەو دینیان بۆ خەڵکەی ڕاگەیاندێ لە پێناوخوای هیچ تمۆحی دنیایان نەبووە ئەوە یعنی مامۆستایانی قەدیم هەموویان وابووینە چکە ئەو کاتی هیچ تەماحیەک نەبووە موچە و وەزارەت و حکومەت و ینی مەعاش و شتانە نەبووە ئەو مامۆستایانە بەنانەکی ڕقی ئەو خەڵکەی کە هەژار بە وەکووان کردەنانەکی ڕقی لەگەڵان خواردیە و حاڵیوان بووە و لە پێناوخوای خزمەتی دینی کردیە و هەندێک هەبوونە موچەشیان هەروە نەگرتیە بەدەستی خۆیان ئیشیان کردیە و خزمەتی خەڵکیشیان کردووە بەرێ زۆر لە مامۆستایان بەو حاڵی ژیانە ئەو زە مامۆستای جەنابەت باسێکەیە من ینی وام لۆجار درایتەوە مامۆستایەک بۆ لە ڕۆژهەڵاتی کوردستانی لەگەر گوندێکی ئیتیفاقی کردیە بە 20 تومەنی ئەو سەردەمی جا دیارە ئەو کاتی ئەو 20 تومەنە ساڵی 20 تومەنی بدرێتێ عاشەکەیمە ئەوەندە بووە ئەوجا قەومی گوندی هەر پێش وەختە ئەو پاریان لۆ خڕ کرد بۆ تەسلیمیان کردبوو کە ساڵێکی ئیمامەتیان لۆ بکە مامۆستا ڕۆژی جومعەی کە خۆی حازر کردە بچیتە خوتبەی گوێی لێ بوو کە دەنجی دۆڵ و زۆرنایە دێتن ئەویش سوالەکەرەوە چێرێ وڵا دوو گەنج هاتینە ئەوە ئیشیانە لە گوندانە گەڕێن ئەو شتەی ئەکەن و گەنجی دەورەیان لێ ئەدەن و هەڵەپەڕن و پارەیان ئەدەنێ و ئەوە ژیانیان لەس کاسبیان لەسەر ئەو بابەتەیە ئێویش فەرمووی باشە ئێستا سعات 11 من ئەگەر ئەو خەڵکە گەنجانە دەورە لێوێ بدەن دوای ناینەوە ناو مزگەوتێ خوتبەکەیان نەفەوتێ دینەکەیان لێ تێکەچی چوو بوو لای ئەو گەنجانە گوت بیکاکەن گۆ ئەو ئیشەی مەکەن پاشی نیوڕانێ وەرنەوە گوتیان مامۆستا پاشی نیوڕانێ پەرت و بڵاو بینایە ئەمە ڕزقن لەسەر ئەوەیە یعنی گوتی هەر ناڕۆن گوتیان ناوەڵام ئەو ئیشی مێ
باشە گوتیانگەەوە ئەگەر ئەویشەی بکەن چەند یعنی تەوەقعەکەن دەستکەوت و چەند بی گوتیان وڵی پێش ئێستا لە گوندێکی لاماندا 20 تومەنمان وەرگرت سعاتە چێویشەمان کرد دەیگوتی ڕازی من 20 تومەن و بدەمێ بڕۆن وازمان لێبینین گوتیانەرێ وڵا ئەگەرەوە بکە ئێمە ڕازیێمی دەرێت چوو ئەو 20 تومەنەی کە وەریگر بوو کە ئوجرە و کرێی ساڵەکی بوو هینای تەسلیمی دوو ئەو کەسێک کردگوتی بەس وازمان لێبینین با خەڵکە دینەکەی نەڕوا خۆتبەکەی نەفەوتێ ئەو خەڵکە کە چوو نوێژ جمعی کرد و عیبادەتی خوای کردەوە مەسا ئامادە بووە یعنی قوربانی بە هەموو شتێکی بدا لە پێنە ئەوەی کە دینی خەڵکی سەلامەت بی کە ئەخلاقی خەڵکی پارێزراو بی مامۆستانە تەزحیەندایە هەم لە فەقیهاتی هەم لە مامۆستایەتی ئەوەندە بە هەژاری ئەوەندە بە فەقیری وەڵای من ینی بابی ڕەحمەتیم لێ جێڕایمەوە کە دوو ڕەفیقی دیکەی لە گەدا بووینەوە ئەوانیش وەفاتیان کردیان لەو جەڵدیانی ئیرانی لەوێ فەقێ بووینە دێگۆ لە گوندەکی نێزیک جەڵدیانێ بووین دێگۆمە بە 3 نەفەران پاران خڕ کردەوە دوور لە ڕووی جەنابەتە تا پێڵاوەشی بکڕین بە 3 نەفەران ئەو زای گۆگەی کەک چوو با شاری دێگۆ پێڵاوەکەی ینی لە بینی لە چۆلەواری لە بینی شار و گوندی پێڵاوەکەی دە پێ ناکرد دەبن هەنگڵی خۆینا با پێڵاوەکە نەدەڕێ خراپ نەبی بە پێخواسی چووە کە نێزیی جێ ئاوادانی بووە چۆلەکانیەکی پێی خۆشیشتی و پێڵاوەکەی دەبکردێ و لە گەڕانەوێ شەروە نەکو پێراوەکە زوو بدەڕێ مەحتەل ببن ئەوە مامەسان ئەو بابێ ملۆمنی جێڕایەوە کە ینی ئەوەندە بە فەقیری و بە هەژاری ئەو علمیان پیدا کردیەوە بۆ شێوازە و ئیخلاسی تەشخیزمەتی ئەو کوردستانیان کردیە بەڕاستی دەبی ینی ئەوە تەخلید بکرێەوە لە بیر نەکرێ و دوعایگە باشیان لۆ بکرێ نەخوانە خواستە بنەوە ئاچی دیکەتن تەماشای ینی ئەو مامۆستا قەدیمانە بکرێتن بەداخ ماوەسەگیان ئێمە لە بەشی یەکەمی بەرنامەکە لە خزمەت جەنابتانە کۆتاییمان پێێنە ئینشەڵا لە بەشی دووهەما زیاتر لە خزمەت جنابی مامۆسای خۆشەویستمان دکتۆر مامۆسا مادیح مەلا محەممەد بەرزێویە لە خزمەتانە بینشەڵا خەزاتەم داتوانە خزمەتان